لا کۆتاییاری هەفتەی شەشەمی خولینای باسکەی کوردستان لە شاری هەولێر لە هۆڵی یانی ئەکاد عنکاوە باسکەی ئاسۆ میوانداری سۆلاڤی نوێی شاری کەرکوچی کرد. هەردوو تیپ بۆ سەرکەوتن و نزیک بوونەوە لە خانەی دۆم یاریان دەکرد. لە ماوەی یەکەم هەردوو تیپ بە خاڵ یەکسان بوون، هەر یەکەی 15 خاڵی تۆمار کرد. لە ماوەی دوم سۆلاڤی نوێ بە جیاوازی 4 خاڵ و بە ئەنجامی 18 بە 14 پێشکەوت. لە ماوەی سێم یانەکەی شاری کەرکووک 4 خاڵی دیکەی لە جیاوازی نێوانی لەگەڵ ئاسۆ زیاد کرد و 21 بە 17 پێشکەوت. هەرچەندە لە ماوەی چوارەم کۆتایی هەردوو تیپ بە 26 خاڵ یەکسان بوون، بەڵام ئەنجامی کۆتایی بە جیاوازی 8 خاڵ و 80 بە 72 بە سوودی سۆلاڤی نوێ بە کۆتا هات. لە سپاس بەخوام ڕۆتوانیمان ناسێکی بەرز پێشەشکەین دەستخۆشی لە تیبی بەرامبەری شەکەم یاریێکی باشیان کرد چونکە ئەنجامی یاریەکە زۆر نەبوو 72 خاوە بزان باشتا خاڵ بوو دەستخۆشیان لە یەکەم و سپاس بەخوا بۆ برنەوەیە ئێستا حالەن لە پلەی دووەماین یاری کۆتاییمان لەگەڵ قەڵایە ئەگەر لە قەڵاش بەرینەوە ئیتر پلەی دووەم بەدەستێنین توانیان پاش چەند ساڵێک ئەو حەڤیانەیە بتوانین بەشداری بتوڵێکی ینی دەوری کوردستان بکەین یەخول ڕاستەمە ئەو یاریە دۆڕین دوو یاریکەش دۆڕا بووین ینی دوو فەوز و سێ دۆڕا و دوو براوەمانەیە بەخۆ دەزانیت تیبەکەمان گەنجە لەسەر پێشنیاری نادیژ ینی توانیمان بەو گەنجانە یاری بکەین زیاتر ڕاستە دوو یاریزان سێ یاریزانمان هینەوە بەزەوە فیسەبیلی ئەوەی ینی ئەو گەنجانە هەندێک پێڕا بگەن و بتوانن هەندێک بەخیبرەتر بێت چکە پێویستیان بە لای هەندێک بەخیبرەیە لە ناویان بی هەتا بتوانین لە ساڵەکانی داوی باش دیاری بکەین بەنسبەت بتوڵەکەمە مجرد مشارەکە بوو توانیمان ئاسەکی باش پێشۆشکەین ئیشاڵە بتوانین لە داهاتوو گەنجی زیاتر پێڕابگەینی بینە ناو یاریەکان. بەمەنجامە سۆلاڤی نوێ بە 4 سەرکەوتن و شکستێک بووە خاوەنی 9 خاڵ و لەگەڵ قەڵاخۆی هاوتا کردەوە هەفتەی کۆتایی ڕوبەڕوو یەکتر دەبنەوە بۆ مسۆگەرکردنی پلەی دووەم. ئاسۆش بە 2 سەرکەوتن و 3 شکست خاوەنی 7 خاڵە هەفتەی کۆتایی ڕوبەڕووی دەربەندیخان دەبێتەوە بۆ مسۆگەرکردنی خانەی چوارەم. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.